إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خوای گەورە میهرەبان ڕۆژووی لەسەر ئێمە فەرز کردووە تا لە گوناهەکانمان خۆش بێت. بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزان دەڕۆین. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکانی دەفەرموو مانگی پیرۆزی ڕەمەزان هات، بەڕاستی مانگێکی پیرۆز و پڕ لە خێر و بەرەکەتە. خوای گەورە میهرەبان ڕۆژووی مانگی ڕەمەزانی فەرز کردووە لەسەر ئێمە بۆ ئەوەی بەهۆی ڕۆژووە لە گوناهەکانمان خۆش بێت، بۆ ئەوەی بە بێتاوان بگەڕێنەوە بۆ خزمەتی خوای گەورە میهرەبان. لە حەدیثێکی صحیح بخاری مسلم داهاتەوە خۆشەویستی خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێت بە ئیمانەوە، بە تەمای پاداشت بێ، پاداشتی خوا، خوای گەورە لە هەموو تاوانەکانی پێشووی خۆش دەبێت. کەواتە خوای گەورە مانگی ڕەمەزانی داناوە بۆ ئەوەی تۆ بێتاوان کات. لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتۆ خۆشەویستی خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم یاخوا لوتی بە قوڕا بچێ، لوتی بشکێ، زەلیل بێ، داماو بێ. کێ لوتی بە قوڕا بچێ؟ کێ زەلیل و سەرشۆڕ و داماو بێ؟ ئەو کەسەی مانگی ڕەمەزانی بەسەرا دێت، مانگی ڕەمەزانیش تەواو ئەبێ بەڵام بە ڕۆژوو نەبووە بەبێ عوزر. مانگی ڕەمەزان تێپەڕی خوا لێی خۆش نەبووە، کەواتە مانگی ڕەمەزان بەسەر هەر ڕۆژوانێکە تێپەڕێ ئەبێتە کەفارەتی گوناهەکانی خوا لێی خۆشە بێ. یاخوا لوتی بە قوڕا بچێ، تیا بچێ، لەناو بچێ. ئەو کەسەی مانگی ڕەمەزان بەبێ عوزر ناگرێ و تێش ئەپەڕێت. ئەو کەسانی عوزریان هەیە ئینشاءڵڵا خوای گەورە دەوڵەمەندە کە وەکو ئەو خەڵکە ڕۆژۆکەیان بۆ بنووسێ. ئەو کەسانیشی عوزریان نییە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعایان لێ دەکات چونکە مانگی ڕەمەزان نەبووە کەفارەتی گوناهەکانیان. خوای گەورە میهرەبان ڕۆژووی مانگی ڕەمەزانی فەرز کردووە لەسەر ئێمە تا بەهۆی ڕۆژۆمان خاتە بەهەشتەوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بخاری مسلمدا لە بەهەشتا دەرگایەکەی لە هەشت دەرگاکە ناوی ڕەیانە. لە ڕۆژی قیامەتە تەنها ئەو کەسانە لەو دەرگایەوە دەچنە ژوورەوە کە لە دنیادا بە ڕۆژوو بوونە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک بە ڕۆژوو نەبوو بێ لەو دەرگایەوە ناچێتە ژوورەوە. کاتێکش کە چوونە ژوورەوانەی کە بە ڕۆژوو بوونە دەرگاکە دائەخرێت. ئەو کەسەی کە بە ڕۆژوو نەبووە شمولی ئەو دەرگایە ناکات. کەواتە ئەگەر تۆ مانگی ڕەمەزانت بەبێ عوزر نەگرت، تۆ دەرگایەک لە دەرگاکانی بەهەشتت لەسەر خۆ داخست. ئەگەر ئەو مانگەیشت گرت، بە پشتیوانی خوا دەرگایەک لە دەرگاکانی بەهەشتت بۆ خۆت مسۆگەر کرد. جا کامیان هەڵدەبژێری؟ پێت خۆشە دەرگای بەهەشتت لەسەر دابخرێ و نەهێڵم بڕۆیتە ژوورەوە، یا دەرگاکانی بەهەشتت بۆ بکرێتەوە بڕۆیتە ژوورەوە؟ کەواتە ئینشاءڵڵا خوای گەورە میهرەبان ئەم ڕۆژوەی داناوە تا بەهۆی ڕۆژۆمان خاتە بەهەشتەوە. ئەو بەهەشتەی کە هەموو خۆشیێکی تایە، هەموو ناخۆشیێکی تێدا نییە. ئەوەی ناخۆشی بێ لە بەهەشتا نییە، ئەوەی خۆشی و شادی بێ لە بەهەشتا هەیە. کەواتە بۆ خۆت دڵخۆش بە کاتێککە بە ڕۆژوو دەبیت. مانگی ڕەمەزان مانگی ڕەمیکردن و ئیعدامکردنی تۆ نییە، مانگی بەدبەختی تۆ نییە، مانگی بەختەوەری تۆیە ئەگەر ئیمانەکەت بەهێز بێ، چونکە خوای گەورە دەتخاتە بەهەشتەوە. لە ڕۆژی قیامەتە مەلائیکە پێشوازی دێ دەکەن فەرموو بۆ بەهەشت، فەرموو لە دەرگای ڕەیانە بڕۆ بەهەشتەوە، چونکە لە دنیادا تۆ لەبەر خاتری خوا خۆت تین و کرد، خۆت برسی کرد. یانزە مانگ بۆ دنیا و بۆ سک و بۆ نەفس، مانگێکیش بۆ خوا دابنێ، دڵخۆش بە. چونکە وەڵڵاهی خوای گەورە وەک لە حەدیث صحیح داهاتووە
لە مانگی ڕەمەزاندا هەموو دەرگاکانی بەهەشت دەخاتە سەر پشت. یەکەم شەو یەکەم ڕۆژی ڕەمەزان کە دێت دەرگاکانی ئاسمان دەرگاکانی بەهەشت هەمووی دەکرێتەوە، دەرگاکانی دۆزەخ هەمووی دادەخرێت. بۆیە وەڵڵاهی ئەگەر خوای گەورە نەیوێ لە تۆ خۆش بێت دەرگاکانی بەهەشت ناکاتەوە. هەتا ئاخر ڕۆژی ڕەمەزان دەرگاکانی بەهەشت لەسەر پشتە، هەر دەرگاکی کەواتە دڵخۆش بە. ئیمامی ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێوێ دەفەرمی وەڵڵاهی ئەگەر بە ئەهلی قەبرستان و بە مردووەکان بڵێن ئاواتان چییە؟ چی ئاواتێکتان هەیە؟ وەڵڵاهی ئاواتیان ئەوە یەک ڕۆژێ لە ڕەمەزان بگرن، هەڵێن بێنەوە بۆ دنیا بۆ یەک ڕۆژێک لە ڕەمەزان بە ڕۆژوو بین، چونکە ئەوان قەدری عیبادەت و چاکە دەزانن، چونکە ئەوان لە ناو گۆڕەکەیاندا بەهەشت و دۆزەخیان پیشان دراوە، دەزانن بەهەشت و دۆزەخ چییە، بە چاوی خۆیان بینیوانە. کەواتە خوای گەورە دەرگاکانی بەهەشتی کردوتەوە چۆن تۆ مەحرومەکات لە بەهەشت، بەڵام بەو مەرجەی تۆش سەرپێکی فەرمانەکانی نەکەی بە ڕۆژوو بیت. خوای گەورە ڕۆژوی مانگی ڕەمەزانی فەرز کردووە لەسەر ئێمە تا لە ڕۆژی قیامەتە ئەو ڕۆژوە ببێتە شەفاعەتکار و تکاکار بۆ ئێمە. تۆ ئەڕۆی بۆ تەشبیهات نەبێ، ئەڕۆی بۆ دائیرەیەک، ئەڕۆی بۆ شوێنێک، ئەڕۆی بۆ ئیشێک دەتەوێ بیکەی. ئەگەر کەسێک یارمەتیدا چەند خۆشە، نەک سەرە بڕیت بۆ بکات بخاتە پێش خەڵکەوە، ناڵێم. یعنی ئیشێکت هەیە یارمەتیت دەن، شتێکی قورست پێ، دوو علاگەی قورست پێیە، ئەگەر کەسێک علاگەیەکت لێ بگرێت چەندێک خۆشە یارمەتیتدا. کار ئاسانی نییە بۆ تۆ، بارگرانی لەسەر تۆ لا ناچێ، بێگومان بەڵێ پێت خۆشە کاتێ ئیشێک دەکەی کەسە یارمەتیت ئەدات. لە ڕۆژی قیامەتیشا لە گەورەترین ناڕەحەتیەی ترس و خەوف تۆی داگرتووە، ناڕەحەت، خەمبار، بێتاقەت، زۆر دەترسی. لەو ڕۆژەدا کاتێک دەزانی ئەو ڕۆژوەی کە لە دنیادا گرتت، ئەو ناڕەحەتی کە تووشت بوو لە دنیادا برسێتی توێنێتی چەشت لە پێناو خوادا، کاتێک دەزانی لەولاوە ڕۆژوو دێ بۆ لای تۆ. ئەو ڕۆژێک کە ئاگاد لە دایکت نییە، ئاگاد لە باوکت نییە، ئاگاد لە کوڕ و کچ و خوشک و برات نییە، ئاگاد لە هیچ کەسێک نییە، نەخێزان نەمێرد، کاتێ دەزانی قورئانی پیرۆز لەگەڵ ڕۆژوە تۆیان لەبیرە، چونکە تۆ لە دنیادا ئەهلی قورئان و ئەهلی ڕۆژووی. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم حەدیثەکەی صحیح تەرغیبدا، ڕۆژوو لەگەڵ قورئاندا لە ڕۆژی قیامەتە شەفاعەتەکەن، تکا ئەکەن لای خوای گەورە. ڕۆژوو دەڵێت ئەی پەروەردگار، من لە دنیادا منعی خواردن و خواردنەوە و شەهەوات و ئارەزوەکانم کرد لە ئەم بەندەیە، من منعم کرد لەبەر خاتری تۆ، وازی لە خواردن و خواردنەوە و سەرجەیی هێنا، وازی لە کۆمەڵشتی دنیایی هێنا لەبەر خاتری تۆ خوایە گیان. بۆیە خوایە گیان بمکە تکاکار و شەفاعەتکار بۆی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەوی شەفاعەتی بۆ دەکات، شەفاعەتی ڕۆژوو ڕەتکردنەوەی نییە. پێت خۆشە لە قیامەتە کەسێک بێت تکاو شەفاعەتت بۆ بکە، دەی خوای گەورە دایناوە بۆت، تکاو شەفاعەتکارێکی بۆ داناوە کە ڕۆژووە، وەڵڵای ڕۆژێک دێ دڵخۆشت دەکا بە ئیزنی خوای گەورە. ئەو کاتە دەزانی قەدری ڕەمەزانەکەت چەندێک گرنگ بووە، ئەو کاتە دەزانی ئەڵێ خۆزگایە مانگی ڕەمەزان زۆر زیاتریش بووایە، بەس ئێستاوا ناڵی دەزانم، ئەو کاتە دەڵی. خوای گەورە میهرەبان ڕۆژی مانگی ڕەمەزانی فەرز کردووە لەسەر ئێمە تا لە هەردوو دنیا دڵخۆشمان کات. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم لحديثك صحيح بخاري مسلم دا فرمي للصائم فرحتان يفرحهما، او كسيك بروجو دبي دود الخوشي بو هي، دود الخوشي بو هي. يا كم كاتك الروجو كي دشكيني دل خوشة، الحمد لله خوايا ارمتي دام امره بروجو وإستيش خلقيا خوي دانا وبو رمضان بس بخوانا قات رمضان خلقي شبو لبيش ايما ئەلەم چەند ڕۆژە خۆی حازر کرد بۆ ڕەمەزان بەخوا پێی نەگەیشت، خوالیان خۆش بێ، حەش بوو ترسا بوو، ئای مانگی ڕەمەزان هات بەڵام ئێستا لەژێر خۆڵایە نەشی بینی، ترسا، کەواتە قیمەتی نیەم ژیانە. خوای گەورە دەیەوێت بەهۆی ڕۆژۆ دڵخۆشت کات لە دنیا و لە قیامەتیش. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم کاتێک کە ڕۆژۆکە دەشکێنی دڵخۆشی، وإذا لقي ربه فرح بصومه، کاتێکش دەگەیتە خزمەتی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە دڵخۆش دەبی بە ڕۆژۆکەت، ئەو ڕۆژۆ دڵخۆشت دەکا، واللهی دڵخۆشت دەکا بە جۆرێک
هەزارها جار حەمد و سەنای خوا دەکەی کە مانگی ڕەمەزانی داناوە بە تۆ بۆیە خەم مەخۆ قیمەتی نییە ڕۆژێک دێت وەڵڵاهی پاداشتی ئەو برسێتێت وەرەگری وەڵڵاهی پاداشتی تونێتەکەت وەرەگری وەڵڵاهی پاداشتی ماندووبوونەکەت وەرەگری زۆر بە زیاتر کێ پاداشتی تۆ داتەوە خوایە کە غەنی و دەوڵەمەند و سەخیە پاداشتی تۆ داتەوە لە هەموو کەسێ بەڕەحمترە کەواتە خەمبار مەبە پاداشتی برسیەکەت برسیبوونەکەت پاداشتی توینوبوونەکەت پاداشتی ماندووبوونەکەت بەهەشتی خوای گەورەیە دڵخۆشی دنیا و قیامەتی تۆیە خەمبار مەبە دڵخۆش بە بەمانگی ڕەمەزان کە هاتووە یاخوا بە خێر بێت یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خوای گەورە میهرەبان مانگی ڕەمەزانی فەرز کردووە لەسەر ئێمە تا بەهۆی ڕۆژووەوە لە ئاگری دۆزەخ بە دوورمان کات لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتووە بە دوو ڕیوایەت خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم الصوم جنة ڕۆژوو قەڵغانە جاران قەڵغان هەبوو کەسێک شەڕی دەکرد شەڕە شمشێر و ڕم و شت بۆی لە ڕم و شمشێر و تیر خۆی پێپارێزات قەڵغانی بەکاردەهێنا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بەهۆی ئەو ڕۆژوەوە مرۆڤ خۆی پێدەپارێزێ لە ئاگری دۆزەخ کەواتە چۆن قەڵغانێک لە شمشێر و لە ڕم و لە تیر ئەتپارێزێ ڕۆژوش بە ئیزنی خوا دەتپارێزێ لە ئاگری دۆزەخ لە عەذابی خوا فەرمووی الصوم جنة من عذاب الله ڕیوای دووەم فەرمووی ڕۆژوو قەڵغانێکە بۆ ئەوەی لە عەذابی خوا لە سزای خوا بە دوورت کە لە ناو گۆڕا دەبێتە قەڵغان بۆت لە قیامە لە ساحەی مەحشەر دەبێتە قەڵغانێک بۆت بە ئیزنی خوا هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ هۆکارێکە بۆ ڕزگاربوونت لە ئاگری دۆزەخ خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم لە حەدیث صحیحدا کەسێک یەک ڕۆژێکی سونەت بگرێ نەک فەرزیش فەرزەکە زۆر خێرێکی گەورەترە هەر کەسێک لەبەر خاتری خوا یەک ڕۆژێکی سونەت بگرێ خوای گەورە 100 ساڵ لە جەهەنەم دووری دەخاتەوە ئەبێ پاداشتی فەرزەکە چەندێک بێ هەر باسی ناکرێ بەراورد ناکرێ کەواتە خوای گەورە دەیەوێت بەهۆی ڕۆژووەوە تۆ لە ئاگری دۆزەخ بپارێزێ بەڵام کاتێک کە تۆ بەبێ عوزر بە ڕۆژوو نابی تۆ حەزت لە دۆزەخ و خۆتی بۆ هەڵەدەی گەنجەکان بە ڕۆژوو بن خواردن چییە نیوەڕۆ نان مەخۆ پارچێ و نانە خۆی شەویش ئێوارە نانی چاکە خۆی تەنها نیوەڕۆ لەبەر خاتری خوا یەک مانگێ 29 ڕۆژ 30 ڕۆژ لەبەر خاتری خوا نان مەخۆ خۆت مەکە مەدعەمەکانە ئەوانش کە مەدعەمیانە لە خوا بترسن ئەوەی کە دێ بۆ لای ئێوە سوێن بەخوا باوەڕ ناکەم لە 100 نەفەرە 5 نەفەر 10 نەفەری عوزریە بێ هەمووی دەشتاق و تەندروستە دێ لای ئێوە خواردنەخوا بەوە پارەکەت حەڵاڵ نابێ پەردەی بدەی لە دەرئینەکەت لەبەر خاتی خوا دایخە یا ئێواران ئیشکە نیوەڕۆ ئیش مەکە ئەوەی دێ بۆ لای تۆ گەنجی لە تۆ قۆستر و جوانتر و بەهێزترە ئەوە باڵی ئاوا لێ کردووە ڕیازیە بە حساب ناتوانێت ڕۆژوە بگرێ چ قیمەتێکی هەیە جسمت جوانەکەی بۆ دۆزەخ چ قیمەتێکی هەیە جسمی خۆت جوانەکەی و بەڵام ناتوانانی ڕۆژوە بگری گەنجە خۆشەویستەکان لە خوا بترسن تەقوای خوا بکەن خوای گەورە ڕۆژوی فەرز کردووە لەسەر ئێمە تا بەهۆی ڕۆژوە ببینە خۆشەویستی خوا پێت خۆشە خوای گەورە خۆشتی بوێ پێت خۆشە لای خوا بەڕێزبی بێگومان بەڵێ پێمان خۆشە دەی هەر کاتێ تۆ بە ڕۆژوو بووی خوای گەورە خۆشتی دەوێت دەبیتە کەسێکی بەڕێز لای خوای گەورە لە حەدیثەکەی صحیح بوخاری مسلمدا خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم سوێن بەو خوایەکە گیانی منی بەدەستە لخلوف فم الصائم أطيب عند الله من ريح المسك والله بوني ناخوشي دمي روجوان كسك بروجو دبي بوني دمي دي إما بيز عاجبين خوش ما بيز عاجبين بلام والله أو بونا ناخوشي دمي روجوان كبهوي نخواردنا وتوشي بوا لا إخواي قورو مهربان للروجي قيامتا لبوني مسك خوشتره کەواتە ئەو بۆنی کە لە دەمی تۆ دێ بەهۆی ڕۆژوگرتنەوە لای خوای گەورە زۆر زۆر بۆنی خۆش لە میسک خۆشترە کەواتە
بەوە بەڕێز دەبی لای خوای گەورە، بەوە بەڕێز نابی بۆنی دەمت خۆش بێ، بەوە بەڕێز دەبی بۆنی دەمت ناخۆش بێ لەبەر خاتری خوا. شتەکان ئاوا بێ لێی تێبگەین. لای تۆ ناخۆشە بۆنی دەمت، بەڵام لای خوای گەورە لە بۆنی میسک خۆشترە و پاکترە. کەواتە بەوە بەڕێز دەبی لای خوا بۆنی دەمت بێ لە پێناو خوادا، نەک بەوەی شت بخۆیت و بۆنی دەمت نێ. کەواتە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو دەبی تێیدا خەمبار مەبە بۆی بۆنی دەمت دێت، چونکە ئەو بۆنە لای خوا لە میسک خۆشتر و پاکترە. خوای گەورە مانگی ڕەمەزانی داناوە، فەرزی کردووە لەسەر ئێمە تا بەهۆی مانگی ڕەمەزانەوە شمولی ئەوە بکەین کە خوای گەورە لێمان خۆش بێ. بەڕۆهۆی ڕۆژوگرتنەوە تۆ شمولی ئەوە دەکەی دەبیتە کەسێک لەو کەسانەی کە دەتوانی بە ئیزنی خوا لەو کەسانە بی کە لەو مانگەدا خوا لێت خۆشە بێ. عەفو عامی خوای گەورە هەیە، لێبوردنی گشتی خوای گەورە هەیە لە مانگی ڕەمەزانە. تەنها یەک جار بەستە لە هەموو تەمەنتە، یەک جار بەر ئەو لێخۆشبوونەی خوا بکەوی ئاگری دۆزەخ نابینیت. بەس مام حاجی بە قسەی تۆ نابێ بڵێ خوا من بەری کەوتمە، بە قسەی تۆ نابێ، ئەوە خوا دەزانێت کێ بەری کەوتەوە کێ بەری نەکەوتەوە. ئینشاءڵڵا ئومێد دەکەم هەمومان بەرمانکەوێ بە ئیزنی خوا، بەڵام بڕیار لای تۆنی، بڕیار لای خوایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی صحیح تەرغیبا فەرمووی: إن لله عتقاء في كل يوم وليلة يعني في رمضان. للرواية صحيح ترغيبها فرمي دبارة لله عند كل فطر عتقاء، واتلهمو روجكي شو روجكي رمضان ده لكاتي فتار ده كاتك افطار ناكي توا لو كاتا ده خواي قورا برياي أدات أمرو لكاتي فتار ده أوان ده كسما لأقري دوزخ رزقار كت همو روجك بوي همو كات لكاتي فتار بلي خوای گیان لەو کەسانم بگێڕی کە ئێستا لێم خۆشە بی گردنم لە ئاگری دۆزەخ ڕزگار دەکەی. هەموو شەو ڕۆژێکی ڕەمەزان دەفەرمێ هەموو ئەو مانگە بە درێژایی ئەو مانگە هەموو کاتێک لە کاتی فتاردا کۆمەڵە کەسێکی زۆر بڕیاریان بۆ دەرئەکرێ لەلایەنی خوای گەورەوە ئەمانە لە ئاگری دۆزەخ پارێزران. تەواو یەک جار بڕیار لەسەر بدرێ، ئێستا بێ 10 ساڵەوە پێش بێ، تەمەن باقی بێ 10 ساڵی تر بێ، پێش مردنت یەک ڕۆژێک لەو ڕەمەزانە لە کاتی فتادا بەر بڕیارەکەی خوا بکەوی تەواو بەختەوەری دنیا قیامەتی ئینشاءڵڵا. بۆیە هەموو کاتێ بڵێ خوایە لەو کەسانم بگێڕی کە لە مانگی ڕەمەزاندا لە کاتی فتاردا گردنم ئازاد دەکەی لە ئاگری دۆزەخ، ڕزگارم دەکەی لە ئاگری دۆزەخ. پێت خۆشم هەواڵە کەواتە ڕۆژوگرتن خێر و بەرەکەتە. بەهۆی یەک ڕۆژێکە گرتوتە یەک ئێوارەکە خوا بڕیارێک دەرەکەوت ناوی تۆشی تایە ئەو لیستەیەکە خوا بڕیاری لەسەر داوە، بێگومان ناوی تۆشی تیا بوو، ئیتر تۆ بەختەوەری دنیا و قیامەتی، تۆ براوەی دنیا و قیامەتی، تۆ دنیات بردەوە قیامەتیشت بردەوە. کەواتە مانگی ڕەمەزان مانگی بەرەکەتە، مانگی چوونە بەهەشتی ئێمەیە، مانگی ڕزگاربوونی ئێمە لە ئاگری دۆزەخ بە ئیزنی خوا. خوای گەورە میهرەبان مانگی ڕەمەزانی فەرز کردووە لەسەر ئێمە تا بەهۆی ئەو ڕۆژەوە باشترین کردەوە ئەنجام بدەین. لە حەدیثەکەی صحیح بخاری مسلم دا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم، خوای گەورە دەفەرمێ لە حەدیثێکی قودوسیە هەموو کردەوەکانی ئادەمی زاد بۆ خۆیەتی ئیلا ڕۆژوو نەبێ، فإنه لي وأنا أجزي به. ڕۆژوو بۆ منە و خۆشم دەزانم چۆن پاداشتی دەدەمەوە. کە پاداشتێک خوای گەورە بیداتەوە بە دەوڵەمەندی و بە سەخاوەتی خۆی ئەبێت چۆن بێت. کەواتە خوای گەورە تۆی هەڵبژاردووە بۆ ئەوەی باشترین کردەوەیەک ئەنجام بدەیت. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەیەکی فەرموو لە حەدیث صحیح جامع الصغیر هاتووە فەرمی عليك بالصوم فإنه لا مثل له. ڕۆژوو بگرە چونکە ڕۆژوو هاوشێوەی نییە، ڕۆژوو بگرە. کەواتە کردەوەیەک ئەنجام ئەدەی خوا یارمەتی تۆی داوە، سپاسی خوا بکە ئەلحەمدولله. ئێستا بە ملیارەها کەسێ هەر نازانێ ڕەمەزان چییە و ڕۆژوو چییە و خواناسی چییە. خوا تۆی هەڵبژاردووە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بی باشترین کردەوەیەک ئەنجام بدەی، دڵنیابە تۆ بە ڕۆژوو بە خوای گەورەش ئەرحەم الراحمین وعدی پێت داوە پاداشتێکی زۆر خەیاڵیت بداتەوە لە پێناوەی کە بە ڕۆژوو بیتە لەبەر خاتری خوا. لە هەموو کردەوەکانە خوای گەورە تەنها ڕۆژووی بۆ خۆی داناوە، دەفەرمێ بۆ منە و خۆشم دەزانم چۆن پاداشتی دەدەمەوە. پاداشتێک لای خوای گەورە بێ کە لە هەموو کەسێ بەڕەحمترە و سەخیتر و دەوڵەمەندتر ئەبێت چۆن بێت. کەواتە دڵخۆش بە مانگی ڕەمەزان، خەمبار مەبە، برسێتی هیچ نییە،
خەڵکێ لەبەر ئەوەی کە تۆ تەندروستی باش بێ ڕۆژانە نان ناخوا، تۆ لە پێناو خوادا، لە پێناو ئەوەی کە لە ئاگری دۆزەخ بە دوور بی، لە پێناو ئەوەی کە بڕۆیتە بەهەشتەوە خوا لە ئاگری دۆزەخ ڕزگارت کات، دڵخۆشی دنیا و قیامەت بی ڕۆژوو بە. ئەوە زۆر لە تەندروستێکت گرنگترەوە تۆ. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خير عن كدي. يا ربي خوايا الشفاء بدي، يا ربي خوايا نخوشي ونارحتيان لسلا بري، يا ربي خوايا هي مني وآرامي والله من بباريزي مانجي رمضان بكيت مانجي خير وبركة بو إيما ضل خوش مانكي بختور مانكي يارمتي من بدي. أما انقبب تواوي بقرين يا ربي خوايا مانگی ڕەمەزان بکەیتە مانگی کەفارەتی گوناهەکان و لێخۆشبوونی ئێمە. یا ڕەبی خوای یارمەتی دەرمان بی، ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی، ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی، ئەوانەی ناخۆشی و ناڕەحەتیان لەسەرە یا ڕەبی خوایە لەسەریان لابەری. ئامین ئامین ئامین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.